السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة ولا قتابياني عزيز وخوشويس، قتابياني قدرگران، قتابياني ماندون ناس. هیوادارم هەساغ و تەندروست بن. قوتابیانی خۆشەویست، ئەو ڕۆژلەوانەی شکەلەوانەکانی بەشی چوار کەتی دوو چوار توندی دەنگ و زرینگانەوە. قوتابیانی عزیز لەو وانەیەدا کە دڵنیا بە پرسیاری وزاری ئەو ساڵی تێدا دەبێت ئینشاءڵڵا و ڕوونکردنەوەی زۆر گرنگی تێدا. هیوادارم تا کۆتایی وانەکە لەگەڵم بێت. قوتابیانی خۆشەویست، توندی دەنگمان هەیە. توندی دەنگ ئایا چییە؟ و توندی دەنگ لەسەر چ بەندە؟ ئایا چەند جۆر توندی دەنگمان هەیە؟ و ئایا توندی دەنگ چی پەیوەندی بە بەرزی دەنگ و ئاسی توندی دەنگەوە هەیە؟ و پاشانیش پاس لە چ دەکەین؟ پرسیارە حسابیەکان و وزاریەکان. و پاشانیش دێین ئایا توندی دەنگ لەسەر ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە پەیوەندی پرسیار حسابیان بێتە توندی دەنگ بکەینە ئاسی توندی دەنگ یاخود ئاسی دەنگ بینە توندی دەنگ، یان پەیوەندی توندی دەنگ و دووری، توندی دەنگ و توانە، هەموو ئەوانە باس دەکەین. ئەوانەیەدا قوتابیانی خۆشەویست، توندی دەنگ یەکەم جار پێش هەموو شتێکی توندی دەنگ هێماتی چییە؟ ئایا باشەکەم توندی دەنگ بابین لە پێناسەکەەوە دەست پێ بکەین، دەڵێن بریتە لە تێکڕای کاتی تێپەڕبوونی وزە یاخود توانە بە ناو یەکەی ڕووبەری ستوو لەسەر ئاراستەی جوڵەی شەپۆلەکە. باشە؟ واتە توندی بەندە لەسەر هەر یەکە لە چێ و چێ بابە بەندە لەسەر هەر یەکە لە توانە یاخود ڕووبەر. ئەوە جۆرە پێناسەیەکی. جۆری دووەمی پێناسەکە دەتوانێت بۆ شڵش پێناسەی بکەین. قوتابیان دەتوانێت بڵێین تێکڕای کاتی تێپەڕبوونی وزەیە لە یەکەی ڕووبەردا. دووبارەی دەکەمەوە، تێکڕای کاتی تێپەڕبوونی وزەیە لە یەکەی ڕووبەردا. ئیسان ئەو پێڵەمە توندی دەنگ. کاتە ئێستا ئەمە دەتوانین ئەو یاسایە بەکاربێنین بۆ توندی دەنگ. ئەو یەک دەتوانین بڵێین توندی دەنگ دەکاتە پی بەسەر ڕووبەر. جا ڕووبەر لێرە چمان هەیە؟ ئەگەر نەمان بوو نیوەتیرەی دابوو دەتوانین بڵێن پی دەکاتە 4 پای ئاڵتواندوو، یعنی پی بەسەر 4 پای ئاڵتواندوو. توندی دەنگ لەسەر دووری بەندە، لەسەر توانە بەندە، لەسەر وزە بەندە، باش لەسەر هەمووانە بەندە. وەکو یەکە توندی دەنگ بە پێی یاساکەی بابە ئەگەر بە پێی یاساک حساب بکەین توانە یەکەی وات ڕووبەر یەکەی چیە؟ مەتر دووجە. ئەوەی یەکێک. دوو یەکەی چکە؟ توندی دەنگ دەکرێت بڵێن دەکاتە چی بادی من؟ دەکاتە جوڵ بەسەر مەتر سێکەند. ئەوەش دەبێ ئاگادار بە. جوڵ بەسەر مەتر سێکەند. ئیکەشی لێ دروست دەبێت. ئیکەشی دەتوانێت لێ دروستکەین بۆ توندی دەنگ. دەتوانێت جوڵەکەی هەڵوەشێنێ. دەتوانێت جوڵەکەی هەڵوەشێنێ. باشە؟ دەتوانێت ئاش بنووسی. با ئەوش بۆ بنووسم. دەتوانێت بڵێ توندی دەنگ دەکاتە نیوتن، باشە؟ نیوتن بەسەر سێکەند. بۆ چونکە جوڵ دەکاتە چی؟ جوڵ دەکاتە نیوتن جارانی مەتر. باشە؟ ئەدی خوارە چمان هەیە؟ مەتر سێکەندمان هەیە. مەتر لەگەڵ مەتری دەڕوا کەواتە دەکاتە نیوتن بەسەر سێکەند. یعنی ئەوە یەک، ئەوە دوو، ئەوەش سێ. هەر کام یەکیان بوانە بۆ بێتەوە دەکرێت بڵێ توندی دەنگ یەکێکیەتی. باش بابە؟ ئاها. بەس لە وزاری زیاتر ئەویان هاتووە. باشە. توندی دەنگ بیستراو بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر لەرەلەر و بەندە لەسەر توندی شەپۆلی دەنگەکە. ئاچەند توندی زیادە یاخود کەمە. باشە. قوتابیانی عەزیز، وەکو پەیوەندی ئەگە بین وەربگرین یاخود چەند خاڵێکی گرنگ وەربگرین، یەکەم شت لە تێبینیەکان وات بەسەر مەتر دووجا یەکەی پێوانەی توندی دەنگ. ئەو باسمان کرد تازە. نزمترین توندی ئەمە توندی دەنگ دوو جۆری هەیە بابە. توندی دەنگ دوو جۆری هەیە. توندی دەنگ لە لێواری بیستن هەیە، توندی دەنگ لێواری ئازاد. لێواری بیستن دەتوان سالب 12 وات بەسەر مەتر دووجا. بەڵام توندی دەنگ لە لێواری ئازاد چەندە؟ 1 وات بەسەر مەتر دووجا. ئەوە بۆ دێتەوە ئاگادار بە. باشە؟ توندی نزمترین توندی کە پێی دەڵێن لێواری بیستن یەک جاران دەتوان سالب 12. بەڵام بەرزترین توندی دەنگ کە گوێ بەرگەی دەگرێت چەندە؟ 1 وات بەسەر مەتر دووجا. ئەوە ئاگادار بە. توندی پەیوەندیی ڕاستەوانەی هەیە لەگەڵ توانای دەنگ. پاشاکە تابیان ئەمە گوتما توندی دەکاتە پی بەسەر ئەی. وایە ئەگە پەیوەندی وەرگین توندی لەگە توانای وەرگین،
توندی لەگەڵ توانە پەیوەندیی ڕاستە چەند توانە زیادکە توندی دەنگیش زیاد دەکات بەڵام دەڵێن بە نەگۆڕانی چی ڕووبەر باشە یاخود نەگۆڕانی نێوتیرە یاخود دووجای دووری ئەوانە نەگۆڕ بن ئەو دوو پەیوەندیی ڕاستانان هەیە توندی دەنگ پەیوەندیی پێچوانەی هەیە لەگەڵ دووجای دووری واتە چی توندی دەنگ پەیوەندیی پێچوانەی هەیە لەگەڵ ڕووبەر یاخود پەیوەندیی پێچوانەی هەیە لەگەڵ دووجای دووری ئەوە چ کاتێک ڕاستە ئەگەر پی واتە نەگۆڕ واتە توانا نەگۆڕ بێت باشە ئەگەر توانای دەنگکە چ بێت نەگۆڕ بێت توندی دەنگ پەیوەندیی پێچوانەی هەیە لەگەڵ ڕووبەر لەگەڵ ڕووبەری فراوانتربوونی بەرەی شەپۆلی دەنگ ئەوە زۆر گرنگە ئاگادار بە واتە ڕووبەری دەروی ڕووە لەراوەکە ئەوانە خاڵانە گرنگە مامۆستا بژاردن بۆ دێنێتەوە بابە پەیوەندی نێوان دوو دووری ئەگەر ئەو پەیوەندیانە چەند پەیوەندیم بۆ نووسیوی یەک دوو سێ تەقەن ئەو پەیوەندی زیاتریش هەیە بەزا من هەرەو سێیان نووسیوە ئیکەش دەتوانی بنووسی ئەگەر تەماشا ئەو پەیوەندیەکەن ئەو چ کاتێک ڕاستە ئەگەر دوو دووری درابوو لەگەڵ دوو توندی دەنگ ئەو ڕوڵەی بەکاردێنێت ئەو یاسایە بەکاردێنێت ئەدی ئەوەیان ئەگەر دوو توانای دەنگت هەبوو لەگەڵ دوو توندی دەنگ ئەوە یاسای دوم بەکاردێنی سێەم ئەگەر دوو ڕووبەرت هەبوو لەگەڵ دوو توندی دەنگ ئەوە سێیان بەکاردێنی لەبیرت نەچێت بەزیادبوونی توندی بەزیادبوونی دووری دەنگ لەسەر چاوە تا سەرچاوی دەنگ چەند دوو بکەینەوە توندی دەنگ کەم دەبێت باشە تەماشا ئەو وێنەیە بکەن جەماعەت ئەمە ئەگەر دیقەت دەین لێرە ڕووبەرێکمان هەیە باشە لێرە ڕووبەرێکمان هەیە ئەو ڕووبەرەی ئێرە بەراورد بکەین بۆ ڕووبەری ئێرە تەمان ئەوە جاری دووەم دوو کەوتەوە جاری یەکەم نزیکترە ئەو دووریە کەمە بۆ ئاڕ1 بەس ئەو دووری ئێرە زۆر بۆ ئاڕ2 تەمان ئەگەر توندی وەرگرین توندی دەنگ لێرە ئای2 باشە بچووکترە لە ئای1 یعنی ئای1 گەورەترە لە ئای2 بەڵام ئاڕ1 دووری یەکەم بچووکترە لە دووری چەندەم دووەم چونکە پەیوەندیەکان چۆنە پەیوەندیەکی چۆنیانە پێچوانە ئاگادار بن ئەو پەیوەندیانە بابەکەم زۆر گرنگن ئاگادار بە زۆر گرنگن باشە تابیانی خۆشەویست دێن چەند پرسیارێکمان هەیە لێرە بەڵام هاوکێشەی توندی دەنگ چی دەنوێنی یعنی ئەو هاوکێشەیە ئەوە بابە ئای یەکسانە بە پی بەسەر ئەی یاخود پی بەسەر 4 پای ئاڕ2 ئەمانە چ دەگەێنێ ئەو لەعنی بە چ مانایەک دێ کاکە بە چ مانایەک دێ دەڵێ لەم هاوکێشەی سەرەوە بۆمان دەردەکەوێت توندی دەنگ ئەو باسمان کرد لەو هاوکێشەیەدا توندی دەنگ پەیوەندیکی پێچوانی هەیە لەگەڵ ڕووبەر یان پەیوەندیکی پێچوانی هەیە لەگەڵ دووجای دووری نەگۆڕانی توانە بۆ دەتوانین بڵێن توندی دەنگ پەیوەندیکی ڕاستەوانە هەیە لەگەڵ توانای دەنگ نەگۆڕانی چی ڕووبەرەکە توندی دەنگ پەیوەندیکی پێچوان دەگۆڕێت لەگەڵ ڕووبەری بەرەی شەپۆلەکەواتە تا لەسەر چاوی توند دەنگ دوور بکەینەوە ئەو توندی دەنگ چی لێدێ کەم دەکات پەیوەندیش پێچوانەیە چونکە ڕووبەری بەرەی شەپۆلەکان چی دەبێت فراوانتر دەبێت و ڕووبەری گۆ ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ چی نیوەتیرەی یعنی مەسەڵمان کاکی من بەبەسمان چییە ڕووبەر و نیوەتیرەوە جەوە دەزانین ڕاستانە بەڵام وەکو توندی دەنگ لەگەڵ ڕووبەر توندی دەنگ لەگەڵ دووجای دووری پەیوەندیش پێچوانەیە گوتمان ئەگەر هاتووانە ناگۆڕ بێت توندی دەنگ لەگەڵ توانە پەیوەندیکی ڕاستەوانەیە ئەگەر چی ڕووبەرەکەی نەگۆڕ بێت باشە کوڕی من زۆر ئاسانە ئاگادار بە پرسیاری 17 پێداچوونەی گشتیت هەیە دەڵێ بۆچی لەبەر چی توندی دەنگی دەنگدانەوە کەمتر دەبێت لە دەنگ بنەڕەتەکەی یعنی ئێستا بوونە من ئەتۆ دەنگێک کە دەڕوا پاشەکە دەنگی خۆی جوولە دەبێتەوە کەمترە لەبەر چی چونکە ئەمە دیقەت دێ بابە وەک تەماشا ئەو ڕسمێکە ئەو ڕسمە زۆر ئاسان دەکاریت بۆ دەکات ئێستا ئەو دەنگە ڕۆی بۆ شێوە ڕۆی کاتێک بەو بەربەستە کەوت دەنگەکە شەپۆلەکە چ دەکات دەداتەوە باشە ئەو توندیە کە دەکاتەوە ئەو برادەری توندیەکە کام دەکات بۆ چونکە دووریەکە چی لێ هاتووە زیاد ئەمە گوتمان توندی لەگەڵ دووجای دووری پەیوەندیکی پێچوانەیە چەند ئەوە زۆر بێ ئەوە چی دەبێت کەم دەکات جا بۆی دەڵێن چی دەڵێت چونکە توندی کەم دەکات بە زیادبوونی دووری یاخود دووجای دووری لەبەر ئەوە دەنگ لەسەر چاوەکە بۆ ڕووە دەنگ دەرەوەکە چوە گەڕاوەتەوە بەهۆی دانەوەی ناتەواو یعنی مەقسەدمان ئەوەیە کاتی برای دەنگ توندی دەنگ لەگەڵ دووری دووجای دووری پەیوەندیکی چۆنیە بابە پەیوەندیکی پێچوانەیە
چەند دووریەکە زۆر بێ ئەسەوە ڕۆیشتووە ڕۆیشتووە مەسافێکی بڕووی پاشان هاتووە مەسافێکی بڕووی عن دووریەکە چیدا زیادی کردووە کاتە تۆندی کەم دەکات پرسیاری 25 دەڵە 25 پێداچوونەوەی گشتی ئەو پرسیاری 7 پێداچوونەوەی گشتی بابە باشە پرسیاری 25 پێداچوونەوەی گشتە لە بۆچی دەنگی لەرینە ژێ ئامێر بەرزتر دەبێتەوە ئەگەر لەسەر مێزێک یاخۆ سندوقێک تونکرا مەسەن ئەو ژیانە بابە قوتابیان ئەو ژیانە بۆ ئەگەر بێت و بلێرێنەوە لەسەر ئەو پەیکەری سندوقە دەنگەکەی زیاترە یعنی لەرینەوەی ژەیەکە ئامێر بێ بەرزتر دەبێت ئەگەر لەسەر مێزێک یان سندوقێک تونکرابێت هۆکارەکە بۆ دەگەڕێتەوە ئەو پەیکەرە یارمەتی دەدا لەو دەنگە کە زیاترە وەک ئەوەی کە ژەیەکە بە تاقیکەنێت یعنی ئەو ژەیە ئەگەڵ سندوقی لێکەوە پەیکەرەکەی لێکەوە ژێکە دەنگدانە ینی لەرینەوەکی کەمترە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە بەڵێن چونکە لەرینەوەکانی ژێیەکە بە کاریگەریەکی زیاتر دەگوازرێتەوە بۆ هەوا ئەمەش توندی دەنگەکە چی دەکات زیاد دەکات جا بۆ هەیە ئەو پرسیارە بۆ بێنێتەوە مەسەڵەن بوونم لە دەڵێ چی دەڵێ پەیکەری گیتارێک وا دەکات کە ژێیەکان توندی دەنگیان باشە چی دەبێت زیاد توندی دەنگیان چی دەبێت زیاد کرد پەیکەرەکە وا دەکات زیادکە باشە چونکە لەرینەوەکەی چی دەبێت زیاتر دەبێت هەر بۆیەش دەڵێن چی دەڵێن توندی دەنگ لەسەر لەرەلەر بەندە ئەگەردار بە لەرینەوەکەت هەیە لەرینەوەکە زیاتر بوو لەو کاتەدا پەیکەرەکە یارمەتی ئەوی دەدات کە توندیەکەش چی دەبێت زیاد بکە توندی دەنگەکە بێت بوومان ئەو وێنەت هەیە ئەو وێنەیە زۆر گرنگە ئاگادار بە ئەو وێنێ تا ئێستا نەهاتووەوە تەنها ئەوەی لێ هاتووەوە توندی دەنگ لە لێواری بیستم لە لێواری ئازار بەڵام گرنگی ئەو وێنەی لە چدایە دەبێت قوتابی ئەو ناوچانە بزانێت لێرەدا ئەگەر دیقەت دەی بیکەینە چەند خاڵێک مەسەڵەن بوونمێرە ئێرە خاڵی ئەی ئەگەم هەبژاردنەوە بێتەوە ئێرە خاڵی بی باشە خاڵی سی و خاڵی دی پاشاکە قوتابیان لە خاڵی ئەی کە پێی دەڵێن لێواری ئازار توندی دەنگەکەی چەندە بابە یەکە یەک وات بەسەر مەتر دووجار باشە بەڵام ناوچەی مۆسیقا یاخود ناوچەی ئەو ناوچەیە بەشی دووەم ناوچەی مۆسیقای پێ دەڵێن ئەگە بۆ تاتوی ناوچەی بیتی پێ دەڵێن ناوچەی مۆسیقا ئەو مەسافەکەی ئەلو مەسافە باشە ناوچەی قسەکردن طبعا ئەوە ناوچە قسەکردن لەرەلەری خۆشی هەیە ئاگادار بە ئەمە قسە ئەمە کە ئەو لەرانە کە جومان لێ دەبێت مەسەڵەن کە مرۆڤ جێ دەبێت دەنگە بیستراوەکە خو لەرە بیستراوەکە لە مابینی 20 بۆ 20,000 ئاگادار بە باشە ئەو ناوچەیە پێ دەڵێن ناوچە قسەکردن و ئەو ناوچەیەش ئەو ناوچەیە لەقی خاڵی بی پێی دەڵێن لێواری چی بابە ئەوە پێی دەڵێن لێواری بیستن لێواری بیستن توندی دەنگەکەی چەندە یەک جارانی چەندە دەتوان سالب 12 چەند ئەوێکم بۆ نووسی بابەکەم چەند خاڵێکم بۆ نووسی لەسەر ئەو وێنەیە با بێم بزانین خاڵەکان چن ئەگەدار بە وێنەکە گرنگی پێ بدە بابە باشە تاشاکە قوتابیانی عەزیز لێرەدا لە ڕادەی بیستن لەگوێ مرۆڤ بەندە لەسەر هەریەکە لەرەلەر و وەتوندی باشە ئەو دوی بەندە ئەو دەنگانەی کە لەرلەریان 50 هێرتزە کەمترە و لە 12,000 هێرتز زیاترە پێویستە تا ڕادەیەک پلەی توندیان زۆر بێت تا ببیستێن جاری وا هەیە ئەتۆ لەرەکان دەندە کەمە تۆ نایبیستی دابووە پێویستە چیان لێکەی پلەی توندیان زیادکەین بۆ بیستنیان باشتر بێت ئەمە دەڵێن توندی لەسەر چ بەندە ڕادەی بیستنی مرۆڤ لەسەر چ بەندە لەسەر لەرەلەر بەندە لەسەر توندیش بەندە ئەو دەنگانی لە ناوەڕاستی شەبەکەدان توندیان چییە توندیی کەمیان دەوێت ناوچەی مۆسیقا و ناوچەی قسەکردن بوو نزمترین دەنگ کە دەتوانرێت ببیسترێت لەرەلەرەکەی چەندە 1000 هێرتز نزمترین دەنگ کە دەتوانرێت ببیسترێت لەرەلەرەکەی 1000 هێرتز بێت توندیەکەی چەندە یەک جارانی دەتوان سالب 12 پێی دەڵێن لێواری بیستن ئەو توندی دەنگە پێ دەڵێن چی لێواری بیستن کاتە لێواری بیستن لەرەلەرەکەی چەندە 1000 هێرتز بەشی خوارەوەی چەماوەکە لێواری بیستن و بەشی سەروی چەماوەکەش پێ دەڵێن لێواری ئازار ئەم باسمان کرد بەشی سەرێ کە لێواری ئازار بە توندی دەنگەکەی 1 وات بەسەر مەتر دووجا و بەشی خوارەشی چ بوو لێواری بیستن بوو
کە یەک جانانی دەتوان سالب 12. بەرزترین دەنگ کە گوێ مرۆڤ دەیبیستێت چەندە؟ یەک وات بەسەر مەتر دووجا پێی دەوترێت لێواری ئازار. ئەوە هاتوونەوە لە وزاری بابا. ئەگەر توندی دەنگ لەم توندیانە زیاتر بێت ئەوە بیستن ئازارت دەدا. یعنی ئەمە نابێت نە توندیەکەما زۆر بێ لەسەر گوێیەکان نە کەمیش بێ، هەردووشی ئازار دەدا. بۆیە دەڵێن ناوچەی قسەکردنی کە لە ڕێگەکەی ئەمە دەیبیستین لە 20,000 نابێت زیاتر بێ. باشە یعنی مابینی 20 بۆ 20,000 ئەو مەسافەی چیا بیستنە ئاگادار بە. جا بەدەڵ ئەگەر توندی دەنگ لەم توندیە زیاتر بێت ئەوە بیستن ئازار دەدا. وەکار دەکات سەر بەشەکانی ناوی گوێ بەکاریان دەخات. ئەوە مامۆستایانی بایۆلۆجی زیاتر دەزانن کە پەیوەندی بە کوڵکەکانی گوێەوە هەیە. ئەگە هەڵا نەبم ئەو کوڵکانەش لەرەلەریان هەیە و پەیوەندی بە توندی دەنگیشانەوە هەیە. دەڵێت دەنگە توندە زۆرەکانیش دەنگە توندەکەمەکان ئەگە بەردەوام ببیسترێن ئەوە گوێت چ لێ دەکات؟ ئازار دەدا. هەشەر نییە توندی دەنگی بەرز گوێت ئازار دەدا، دەنگە توندەکەمەکانیش گوێت ئازار دەدەن. لێواری بیستن و لێواری ئازار لە بەرزترین و نزمترین لای شەبەنگەکەدا. ئەمە شەبەنگەکەمان هەبوو لە بەشی سەر لێواری ئازار و بەڵام لە بەشی خوار لێواری بیستن. بابا بیستنی ئەو دەنگانی کە توندیان نزمە بە بەردەوامی زیان بە گوێ دەگەێنێت. بۆیە مۆسیقاژەنەکان چ بەکاردێنن؟ ئەگە کۆنسێرتەکان بکرێت داخەری گوێ بەکاردێنن. باشە بۆی ئازار نەچێژن، ئازار نەکێژن، گوێەکانی عەزیەتیان پێ نەکات. تابێن ئەوە کۆمەڵە خاڵ بوو لەسەر ئەو وێنەی ئاگدار بە و گرنگیان پێ بدە. پرسیارێک هێرێرەکان دەڵێ بۆچی مۆسیقاژەنەکان داخەری گوێ بەکاردێنن؟ ئەوەیە کە لە گوێی دەکەن دەڵێت چونکە بیستنی ئەو دەنگانە کە توندیان زۆرە ئازار بە گوێەکانیان دەگەێنێت. باشە لەسەر ڕووی لێواری ئازارن ئەو دەنگانە کە توندیان نزمە لە خواروی بیستنن زیان بەخشە بۆ کوێ بۆ گوێ. واتە مرۆڤ نابێ نە توندی دەنگی بەرز بیستێ نە ئیخوار عنی زۆر نزمیش بێت، چونکە هەردووچی ئازاری پێدەگەیەنێت. بۆیە داخەری گوێ بەکاردێنن. تابیان با بزانین پرسیاری وزاری لێرە چۆن دێتەوە. بابا پرسیاری وزاریەکان لێرە زۆر گرنگن. یەک لەوانە دەڵێت تێکرای کاتی تێپەڕبوونی وزەیە بە ناو یەکەی ڕووبەر ئەو پێناسی توندی دەنگاتەوە چۆن بە دوو جۆر پێناسە دەکرێت. یان دەڵێن چی؟ دەڵێن توندی دەنگ دەکاتە تێکرای کاتی تێپەڕبوونی وزە بەسەر یەکەی ڕووبەر، یان دەڵێن توندی دەنگ دەکاتە توانە بەسەر یەکەی ڕووبەر. هەردووکی دەبێت. کاتە لێرەوە پێناسی چییە؟ توندی شەپۆل. باشە یەکەی توانە لە سیستەمی نێودەوڵەتی چییە؟ گوتمان وات دەبێ. باشە توانە نەک توندی. توانە واتە ئاگادار بە وات. کەماکەشی چۆنە؟ بۆشی ڕانڕاتچیە سی. توندی دەنگی بیستراو دەپێوێت بە یەکەی چی؟ توندی ئەو جاریان. تەمان ئەمە دەڵێن وات بەسەر مەتر دووجا بۆ شوێ وات بەسەر مەتر دووجا. ئەوجا بەنووسین داوێتی بۆی بزانن. توندی شەپۆلی گوێ لەسەر چاوێکی دەنگ دەکاتە چی؟ یعنی یاساهی کامە ڕاستە؟ تەمان ئەمە دەڵێن توانە بەسەر ڕووبەر. بەزاگە ڕووبەرەکە نەدرابوو ڕووبەری گۆ دەکاتی دەکات 4π/2 کەواتە وەڵامی ڕاست چییە؟ دی ڕاستە. پرسیاری 5 دەڵێ وات بەسەر مەتر دووجا یەکەی پێوانەی چییە؟ بێگومان دەڵێن یەکەی توندی دەنگە. باشە تابیان ئەو پرسیارەکان لەسەر توندی دەنگن کەشمان ماون ئەوانی کەش باشی کار بکەین. دەڵێت توندی دەنگ لە دوویەکی نەگۆڕ ڕاستانە دەگونجێ لەگەڵ چێ؟ توندی دەنگ ئەمە گوتمان لەگە توانە وایە کەواتە لەگە توانای دەنگ ڕاستانەی هەیە. ئەوکانی کەش بخۆینەوە لەگە دێژی شەپۆلی دەنگ لەگە پلەی دەنگ لەگە لەرە دەنگ نەخێر. کەواتە دەڵێن چی بابا؟ لەگەڵ توندی دەنگ. ببورن توانای دەنگ توندی دەنگ و توانای دەنگ پێوەنی چۆنیانەیە ڕاستانە، بەڵام بەمەرجێک دووریەکە یەخود ڕووبەرەکە چ بێت؟ نەگۆڕ بێت. ساری حوتام دەڵێ بۆ ئەوی توندی دەنگی سەرچاوەیەک بە کۆلکەی 1/3 بگۆڕێت، یعنی ئایمان کاتی 1/3 بە کۆلکە دووری لە سەرچاوی دەنگ پێویستە بە چ کۆلکەیەک بێ؟ قوتابیان تێبینێک لێرە بنووسم بابا. ئەوە جەدوەلێک کوکە ئەو جەدوەلە زۆر گرنگە بۆ خۆت. دووری ئێرە لێرەش توندی لە کاتی 1/2. ئەگەر دووریت ببێتە 2 توندی دەنگ دەبێتە چی؟ دووەکەی لێرە دادەنەی تواندوی دەکەی دەکاتی 1/4. ئەگەر 3 بێ دەکاتە 1/9. ئەگەر 1/2 بێ دەکاتە 4. ئەگەر ڕەجی 3 بێ دەکاتە 1/3. سەلێرەکانە دەڵێ ئەگەر توندی دەنگکەت کاتە 1/3 1/3 کاتە دەبێت دووریەکەمان چەند بێ؟ ڕەجی 3 بێ. کاتە وەڵامی ڕاست چێ؟ بێ. باشە
ڕادەی توانای بیستن لە گوێی مرۆڤی ئاساییبان دەرەسە چی تەنها لەرەلەر تەنها توندی لەرەلەر و توندی لێواری ئازار دەڵێن لەسەر چی لەرەلەر و توندی بەرزترین توندی دەنگ کە گوێی مرۆڤ دەتوانێت بەرگەی بگرێت چەندە بەرزترین توندی دەنگ گوتمان دەکاتە 1/4 مەتر بچ ئەگە بڵێ لێواری بیستنەکەی چەندە ئەو کاتە دەڵێن یەک جارانی دەتوان سالب ڕاستێ پرسیاری دەدەڵ ئەگەر دەرکەوت کە دەنگ بەرزی بێتەوە کام لەمانەی خوارەوە ئەگەری ئەوە هەیە کە زیاد بوو بێت توندیەکەی لەرەلەرەکەی دژە پولەکەی خێرای دەنگ بێگومان دەڵێن چێ دەڵێن توندیەکەی باشە ئەو دواتریش باسییان دەکەین بابە تابیانی ئازیز ئەوانە پرسیاری وزاری شعیات بوون لەسەر توندی دەنگ ئێستا دێن پرسیار حسابیەکان شکار دەکەین لەگەڵ پرسیارە وزاریەکانیان با بزانین ئەوانە چۆن دێتەوە ئەو کاتە تابیانی خۆشەویست لە نمونەی چواری ئەلە دەڵێت توندی ئەو شەپۆلەنجانە چەندە کە لە ڕادیۆیەکە دەرەچن لە ماوەی 3.2 مەتر دوورە ئەگەر توانای بەرەم هاتوو لە ڕادیۆیەکە 20 وات بێ باشە زۆر ئاسانە تو یاسای توندی دەنگت هەیە دەڵێن چی دەڵێن پی بەسەر ئەی لەبەری ڕوبەرمانە دەڵێن 4 توانایەکەمان 20 لەسەر دەنووسین لە خوارش 4 ئارەکە چەندە 3.2 تواندوی ئەوە هەموو جاران دەکەی پاشان بیسی دابەشەوەی دەکەی توانایەکەت بۆ دەنێت زۆر ئاسانە لە ڕاهێنانەکەی تابیان لە ڕاهێنانەکەی دەڵێن لە سنووری گەورەترین بەرزی دەنگ دەتوانێت بەرەم هاتوو 75 ئامێر 75 ئامێرتەیە ژەییە بۆ هەوا تواناکەی دەکاتە 7 وات توندی ئەو شەپۆلانە دەنگیانەی کە گوێگرێک دەیبستێت چەند یعنی ئای دەوێت ئەگەر لە دووری 5 مەتر لەسەر چاوی دەنگەوە دانیشتن تەمان ئەتۆ دووری داوە تواناشی داوە داوای توندی لێ دەکات کاتە ئەمە توندی ئەگە بدۆزینەوە تاوانی هەموو ئەمە 75 ئامێرەکەی دێسی دەکەین دەڵێن پی بەسەر ئەی لەبەر ئەوی ئەیمان نییە ئەمە ئەی دەڵێن دەکاتە 4 ئاپاندوو باش سەرێ تواناکەی دەنووسیەوە لە خوار ئاڕەکەمان 25 باشە توانندوی دابەشیان دەکەیت تواناکەت بۆ دەرەچێت ئەو توندی هەموو ئامێرەکان بۆ دەرەچێت بەڵام ئەگە بڵێ یەک دانە ئامێرم دەوێت ئەتودەی چی دەکەی ئەو ژمارەکە بۆ دەرچوو دابەش 75 دەکەی ئامێرەکەت بۆ دەرەچێت توندی ئامێرەکەت بۆ دەرەچێت باشە بە پرسیاری دووش ئەوەش هەر ئاسانە توندی دەنگی داوە باشە دووریشی داوە داوا چ لێ دەکات توانای دەنگ لێ داوا دەکات ئەتو دەتوانێت سێ گۆشەیەکی بۆ خۆت دەبستێ سێ گۆشێکی دەبست بەڵێن توندی دەکاتی دەکاتە پی بەسەر 4 پای ئاپاندوو دەتەوێت چ بدۆزیەوە کاکە ئەتۆ دەتەوێت لەو پرسیارە توانە بدۆزیەوە ڕێک توندی دەنگ زەربی 4 پای ئاپاندووکە بەو شێوەیە لێ دێ دراوەکان دابنەوە باشە توندیمان هەیە 4.6 سالب حوتە 4 پاکەش دەنووسین ئارەکەشمان دوویە توانندوی دەکەین جارانی دەکەین بۆ دەتەچێت شتێکی زۆر ئاسان باشە قوتابیان پرسیارێکمان هەیە لێرە دەڵێ ڕووبەری پەردەی گوێ بە نزیکی 5 جارانی دەتان سالب 5 مەتر دووجار ئەو توانە دەنگی کە دەکێتە سەر پەردەی گوێ چەندە لە لێواری بیستن توانای دەنگی بینە یەکسەر دەنووسی پی دەکاتە ئای جارانی ئەی پی یەکسانە ئایەکەی دەنووسی ئایەکەمان چەندە ئایەکەمان یەک جارانی دەتوان سالب 12 باشە جاران ئەدی ڕووبەرەکە چەندە 5 جارانی دەتوان سالب 5 ئەوان جاران بکە ڕێک یەکمان بۆ دەرەچێت لێرەکانە دەکاتە چەند توانایەکە دەکاتە 5 جارانی دەتوان چەند دەرەچێت لێرە 12 و لەگەڵ 15 دەکاتە سالب 7 باشە حاسی بەشم لەکەم نییە دەنا حاسی بەش فێرم دەکرێتەوە پرسیارەما تازە شیکار کرد کوڕی من ئەوە توندی دەنگی لێزار دقت دەیە قوتابیان دەڵێت لە سنووری گەورەترین بەرزی دەنگ توانای بەرەم هاتووی 75 ئامێری ژێی هەوای دەکاتە 70 وات توندی شەپۆ لە دەنجەکانی گوێگرێک دەبێتێت چەندە کە لە دووری 25 مەتر لەسەر چاوەیەکی دەنگەوە دانیشتەوە پرسیارەمە تازە شیکار کرد پرسیارەکەی سەرێ بوو هەر ئەو پرسیارە بوو ئەویان ئامێرەکان چەند دەرچوو 8.91 زەربی دەتوان سالب 3 8.91 زەربی توان سالب یعنی ئەو ڕاستە باشە ئەو پرسیارەدەوە توندی شەپۆ دەنجانێک لە ڕادیۆکە دەرەچێن لە دووری 3.2 مەتر دوورە ئەگە توانێت بەرەم هاتوو
بادوویەکە 20 وات بێت ئەوە پیە کە وا دابنێت کە شەپۆلدەنجەکانی گۆین یعنی توندی دەنگی پێ توندی شەپۆلدەنجیانە چەندە ئای بێ زۆر ئاسانە تۆ ئەگە ئای بدۆزیەوە وەک شوێنی دۆزیەوە دەڵێ ئای دەکاتە پی بەسەر 4 ئای ئاقاندوێنێ ئای تەیە پیەکە چەندە پیەکەمان 20 باشە ئەوە خوارش 4 پای ناکەوانێ بۆی غەڵەت ناکە ئارەکە چەندە 3.2 دابەشی دەکەی ئەنجامدا وەڵامەکەت بۆ دەرەچێ وەڵامەکەت دەوێت چەندە چێ 155 وات بەسەر مەتر دووچە تابیان ئەزیز پێوانی ئاسی توندی دەنگ لێرە تاعاً ئاستی توندی دەنگ پەیوەندی بە توندی دەنگەوە هەیە ئاستی توندی دەنگ هێمایەکەی بەبێتە هێمان دەکرێەوە هێمایەتی یاسایەکەشی ئەو یاسایەکەتی ئاستی توندی دەنگ پەیوەندیکی بە توندی دەنگەوە هەیە بەڵام پەیوەندیکی ڕاستەوانەی نییە باشە جا بۆیە هەموو ئامێرانی کە دووربەرمان هەیە ئەو ئامێرانە هەمویان ئاسی توندی دەنگیان هەیە بەس لە ئامێرێک و بۆ ئامێرشکە دەگۆڕێن نەک هەموو ئامێرێک هەرچی کە دەنگ دەردەکات هەر شتێک دەروبەرمە دەنگ دەردە ئاستێکی توندی دەنگی هەیە بەس ئەو ئاسی توندی دەنگە بە چێ پێوانە دەکەێت بە هەرێکە لە توندی دەنگی شەپۆلەکە لەسەر چێ توندی دەنگی لێواری بیستن بەڕێک بە شێوەیەکی لۆگاریتمی جا بۆی دەڵێن چی بریتە لە ڕێژەی توندی شەپۆلی دەنگ یعنی ئەوە بەسەر توندی شەپۆلی دەنگ لە لێواری بیستن باشە بە یەکێکی دەپێورێت دیسیبڵ ئەو دیبی یعنی دیسیبڵ پەیوەندی نێوان بەرزی دەنگ و توندی دەنگ ئەو زۆر گرنگە بەرزی دەنگ و توندی دەنگ پەیوەندیکی چۆنە پەیوەندیکی لۆگاریتمە نەفهم بڵێن ڕاستەوانە دەڵێن نیمچە لۆگاریتمە ڕاستەوانە زیاد ناکەن بە شێوەیەکی لۆگاریتمی ئەوە هاتووە لە وزاری ئاگادار بە ئەو ئاستی توندی ئەو توندی دەنگ لە لێواری بیستنە بڕەکەی چەندە دەتوان سالب 12 یەک جاران دەتوان سالب 12 وات بەسەر مەتر دووجار ئەو توندی شەپۆلە توندی چیان شەپۆل باشە بابا ئاینۆت لێواری بیستنە ئەو زانیمان ئایەکەش توندی دەنگی شەپۆلە مان ئاسی توندی دەنگ بەس دەپێرە بە دیسیپڵ یەکەی پێوانی بێڕەهەندە و یەکەی ئاسی توندی دەنگ دەپێرە ئاسی توندی دەنگ لە لێواری بیستن ئەوە زۆر گرنگە تەماشاکەن جەماعەت ئاستی توندی دەنگ باوە دوو بەهای هەیە لە لێواری بیستن دەکاتە چی دەکاتە 120 دیسیبڵ بەڵام لێواری ئازار ببورن دەکاتە 0 دیسیبڵ بەس لێواری ئازار دەکات چەند دەکاتە 120 دیسیبڵ باشە کاتە ئەگە بە تاتەوتی ئاسی توندی دەنگ لە لێواری بیستن چەندە دەڵێن 0 دیسیبڵ لێواری بیستن یعنی ئەوە بەڵام لە لێواری ئازار چەندە 100 دیسیبڵ چەند شتێک هەیە لە لۆگاریتم ئاگادار بن لۆجی باشە لۆجی یەک ئەگە بە حاسیبە لێ دەکاتە 100 و لۆجی بنچینەدە دەکاتە یەک ئانە دێ بزانێت بۆ پرسیاری شکارکردن باشە پەیوەندی نێو ئەگە هاتوو ئەو دوو تێبینیە دڵنیا بە تازە دیبینی دڵنیا بە نەدی ئەو دواتر پرسیاری فکریشان سەدادنێن ئینشەڵڵا پەیوەندی نێوان دوو ئاست و توندی دەنگ و دوو دووری سەرچاوی دەنگ چۆن دەردەبڕێگە بۆ تاتەوە بەرەگای خێرا هەبوو شوازەر دەبڕێ دەڵێ 20 لۆجی ئاڕی دوو بەسەر ئاڕی یەک ئەو چ کاتێک بەکاردێنە عین لە باتی توندی داتێ دووری داتێ داوای ئاسی توندی دەنگت لێ بکە ڕێک دەڵێ ئاڕی دوو دا بەشی ئاڕی یەک 20 جاران لۆجی ئاڕی دوو بەسەر ئاڕی یەک ئادی ئەوەیان چ کاتێکە پەیوەندی نێوان دوو ئاستی توندی دەنگ و دوو توانای دەنگ یان دەبانایشکە دەتوانیت توندی دەنگەکان بڕوێنین بڵێن دوو ئاستی توندی دەنگ و دوو توانای دەنگ تاشاکە P1 بەسەر P2 دەکاتە عندە لۆجی P1 بەسەر چی P2 گرنگە باشە ئێستا دێین قوتابیان پرسیارە سەوانەشی کار دەکەین بەس پرسیارە پێداچوونەکانی گشتی پرسیاری پێداچوونی گشتی ئەوانەشی کار بکەین ڕوونیان کەینەوە ئەوجا دێنەوە سەر پرسیارە وزاریەکانیش ئەوانیش باز دەکەین ئینشەڵڵا پرسیاری چواردە دەڵێ جیاوازی چییە لە نێوان توندی و ئاسی توندی دەنگ طبعا توندی بریتێ لە توانای بۆ سەر یەکەی ڕووبەر توندی دەکاتە توانە بۆ سەر یەکەی ڕووبەر توانای دەنگ بۆ سەر یەکەی ڕووبەر بەڵام ئاستی توندی دەنگ یەکەی چییە یەکەی دیسیبڵە باشە پێوەری چییە پێوەری توندی ڕێژەیە بۆ
چونکە مەکتوبە ئاسی تۆندی دەنگ دەکاتە دا لۆجی ئای بەسەر ئای نۆت پێوەری ئەو ڕێژەی تۆندی دەنگەیە باشە کۆمەڵێک پرسیاری ویزاریمان هەیە لێرە با بەکەم یەک لەوانە دەڵێ بەرزترین توندی دەنگ کە گوێ مرۆڤ دەتوانێت بەرگێ بگرێت چەندە بەرزترین توندی دەنگە و باسمان کرد پێشتر گوتمان 1 وات بەسەر مەتر دووجەیە بەڵام ئەگە بڵێ ئاسی توندی دەنگ لە لێواری ئازار چەندە ئەو کاتە دەڵێن چی دەڵێن 120 دیسیبل توندی دەنگی دیاریکراو هەمانە بڕەکەی دەتوان سارە بسێ وات بەسەر مەتر دووجێ ئایا ئاسی توندی دەنگ یەکسان لێ بە چەند تا شاکەم جەماعەت توندیکی داوە ئەمە ئەو توندی دەمانێت بیکەینە ئاسی توندی دەنگ چ دەکەی یاسات هەیە ئاسی توندی دەنگ دەکاتە دا لۆجی ئای بەسەر چی دەتوان سارە دوازە هەمیشە بن کاتەکەی دەتوان سارە دوازەیە لە یاسای ئاسی توندی دەنگ باشە کاتە دەڵێن دا لۆجی لەسەر چ هەیە دەتوان سارە بسێ ئەدی لە خوارێ دەتوان سارە دوازە تەمەنەوە بە حاسیبە دیکەی دوانزە دەتوان سارە بسێ دەتوان دوازە هەیە دوازە سێ دەربین دەکاتە نۆ جاران دەعیوە حاصلی بە حاسیبە دیکەی دەکاتە چەند دەکاتە 90 دیسیبل باشە با بەزانین 90 تێدا بەڵێ تێدا هەچی ئەگەر ئاسی توندی دەنگ چل دیسیبل بێت ئەوە توندی دەنگ چەندە ئەو جارێ ئاسی توندی دەنگ بکەینە چی بکەینە توندی بە پێچوانەوە باشە ئەو جاریان بالعکسی بکەینەوە تا شاکە با ئەبوو ئەوەیان بۆی کاتەکەن لێ دوور و درێژ نەبێتەوە دەتوانین چ بکەین تا شاکە ئاسی توندی دەنگ دەکاتە دا لۆجی ئای بەسەر دەتوان سارە دوانزە ئەوە چلە ئەگەر لۆگەکەی چل دیسیبل لێردا بنەی لێرەش دەبنووسی لۆگ ئای بەسەر دەتوان سارە دوانزە سفر لەگە سفری بڕوێنە لۆگەکەش ئەگە بڕوە ئەوە دەبێتە چی دەبێتە دەتوان چوار یەکسانە بە ئای بەسەر چی دەتوان سارە دوازدە دوولا و دونیانێکە کاتە ئای دەکات دەکاتە دەتوان سارە دوانزە زەربی دەتوانی چوار وە دەشکاتە چی دەکاتە دەتوان سارە هەشت کاتە وەڵامی ڕاست چییە وەڵامی ڕاست ئەیە ڕاستە ئاسی توندی دەنگ لە لێواری بیستن چەندە لە لێواری بیستن دەڵێن چەندە سەفر دیسی بڵێ تابیان پرسیاری چوارەم بە یەک هەنگاویشی کار دەکرێت باشە دەبێنە خۆشەویست لێرە وانەکەی دوور و درێژ ناکەینەوە لێرە ڕادۆستین هەتا وانەی داهاتوو بەخوای گەورە دەستپێرم هیوادارم وانەکە سوودمەند بی و زانیاریت لێوەرگرت بێ خوارد لەگەڵ